بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله مسلمانانی بێڕەز و خۆشەویست خوای پەروەردیگار ئێمەی دروست کردووە بۆ ئەوەی عیبادەتی بکەین دەبێ ئێمەش بزانین کە ئێمە بۆ ئەوە دروست کراون عیبادەتی رب العالمین بکەین بە تاک و تەنها جل جلاله هەروەکو پەروەردیگار دەفەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون دەفەرمێ من ئەجن و ئینسانم دروست نەکردووە تەنها لە بۆ عیبادەتی خۆم نەبی ما أريد منهم من رزق وما أريد أن يطعمون خوای پەروەردگار ڕزق و ڕۆزی و خواردن و خواردنەوەی لە بەندەکانی خۆی ناوێ لەبەر ئەوەی خوای پەروەردگار بەخۆی إن الله هو الرزاق ذو القوة المتين پەروەردگار بەخۆی ڕۆزی دەرە ڕۆزی دەری هەموو مەخلوقات هەر الله جل جلاله خوای پەروەردگار بەخۆی بە خێوکەری هەموو مەخلوقات جا ئێمەی بۆ ئەوە دروست کردووە هەم ئەجنەکان و هەم ئێمەی مرۆڤ بۆ ئەو عیبادەتی خوا بکەین خوای پەروەردگار هیچ پێویستی نە بە عیبادەتی مە هەیە و نە بە ڕزق و ڕۆزی ئێمە هەیە و بەڵکو کە عیبادەتی لەسەر ئێمە پێویست کردووە لە بۆ قازانجی خۆمانە و لە بۆ خۆمانە لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن عەمەلە تاوەکو کامەمان زیاتر کردەوەی چاکتر دەکەین چیهانمان کردەوەمان باشترە و زیاتر ئەجر و پاداشتی وەردەگری جا ئەو عیبادەتەی کە دەیکەین لە بۆ عیبادەت ئێمە دروست کراوین پێویستە بزانین ئەو عیبادەتەی لە بۆ چێ دەکەین تەنها لە بۆ ذاتی ئەڵڵا بێ جل جلاله لەبەر ئەوەی تەوحید التوحید سبب قبول العبادة توحید خوا بە یەکگرتن یەکتاپەرستی هۆکاری ئەوەیە کە عیبادەتەکان قبول بن لە لای ذاتی ئەڵڵا جل جلاله لەبەر ئەوەی چونکە تەنها ذاتی ئەڵڵا ئێمەی دروست کردووە خالیقی ئێمە و رازقی ئێمە و بەدیهێنەری ئێمەیە و پەروەردەکەری ئێمەیە دەبێ هەر ئەویش بپەرستین و عیبادەتمان هەر لە بۆ ئەو بێ مادام وەیە دەبی ئەو عیبادەتەش تەنها خالیسەن لە بۆ ذاتی ئەڵڵا بێ و هیچ خەڵت و خار و هیچ شرک و هیچ کەسێکی تر لەگەر پەروەردیگار نەکەینە شەریک جا تەوحید ئەوەیە خاڵ یەکەم ئەن لا يعبد إلا الله وحده هو التوحید خاڵ یەکەم ئەوەیە خوای پەروەردگار بە تەنها بپەرستێ هیچ شتێکی تکرێ و کەسێکی تری لەگەر نەپەرستێ و خاڵی دووەم ئەن لا يعبد إلا بما أمر الله به خاڵی دووەم ئەوەیە کە بەو شێوەیە عیبادەتی خوا بکەی بە جێرەی شەرعی خوا بێ بە پێوەری شەرعی خوا بێ وهو الاتباع لرسول الله صلى الله عليه وسلم ئەویش ئەوەیە کە شوێن کەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لەسەر سونەتی پێغەمبەر بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام چۆن بە ئێمەی ڕاگەیاندووە بە هەمان شێوە ئێمەش عیبادەتەکانمان ئەنجام بدەین هەروەکو خوای پەروەردگار دەفەرمێ بەلا من أسلم وجهه لله وهو محسن فله أجر عند ربه ولا خوف عليهم ولا هم يحزنون هەر کەسێک کە بە تەواوەتی ملکەتی فەرمانی خوا بێ هەر کەسێک بە ملکەتی فەرمانی ئەڵڵا جێبەجێ بکە جەلە جەلالوه و ئەو کەسە موحسین بێ و چاکەکار بێ لەگەڵ بەندەکانی خوای پەروەردگار لەگەر مەخلوقات لەگەر خۆی لەگەر دەوروبەری لەگەر هەر کەسێک ئەو کەسە ئەجر و پاداشتی لە لای خوای پەروەردگارە و هیچ ترس و هیچ غەمەشی لەسەر نییە لە ڕۆژی دواییدا بەڵکو ئەجر و پاداشتی لەکەن خوای پەروەردگار وەردەگرێتەوە و ئەو کەسە کەسێک دەبیتن خوای پەروەردگار لێی ڕازی خوای گەورە لەو کەسانەمان بجێڕی جا ئەگەر خوا نەخواستە لەگەر ئەو عیبادەتەی هیچ شرک و هیچ کەسێکی تر کرا هاوبەش و بە هاوبەش دانرا لەگەڵ ذاتی ئەڵڵا خوای گەورە پەنامامدا شرک گەورەترین گوناه و تاوانە گەورەترین گوناه و تاوان شرک بڕیاردانە هاوبەشدانان لە بۆ خوای پەروەردگار جا ئەگەر کەسێک خوا نەخواستە شرکی کرد ئەگەر کەسێک کەسێکی تری کردە هاوبەش لەگەر ذاتی ئەڵڵا جەلە جەلالوه خوای گەورە پەنامان بدا ئەوە کاریگەری ئەو شیرک و ترسناکی ئەو شرکەی با بزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام چۆن باسی کردیەوە پەروەردیگار چۆن باسی کردیە لەبەرەوەی گەورەترین گوناهە عن عبد الله بن مسعود قال سألت رسول الله صلى الله عليه وسلم أي ذنب أكبر عند الله قال أن تجعل لله ندا وهو خلقك عبد الله کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ پرسیارم لە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەلات وەسەلام چ گوناهێک لە گوناهەکان گەورەترە و گەورەترین گوناهە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام فەرمووی ئەوەیە کە شەریک لە بۆ خوا بڕیار بدەی لەگەڵ ئەوەدا خوای پەروەردگار ئەتووی دروست کردیە خوا خالیق و رازق و بەدیهێنەری تووە تۆ کەسێکی تر بکێ هاوبەش لەگەڵ ذاتی ئەڵڵا جەلە جەلالوه
خوای گەورە پەنامان بدە. کەواتە شەریک بڕیاردان هاوبەشدانان لە بۆ خوای گەورە گەورەترین گوناهە. هەروەکو خوای پەروەردگاریش دەفەرمێ ئینە الشرکە لەظولم عەظیم، بەڕاستی شەریک بڕیاردان لە بۆ خوای پەروەردگار، هاوبەش بڕیاردان لە بۆ خوای پەروەردگار گەورەترین گوناه و گەورەترین تاوانە و گەورەترین زولمە. هەروەکو پەروەردگار دەفەرمێ وەمەن یوشریک بالله فەقەد افتەرا ئیثما عەظیما، هەر کەسێک شەریک لە بۆ خوا بڕیار بدە ئەوە درێژی زۆر گەورەی هەڵبەستاوە، تاوانێکی زۆر گەورەی کردووە. کەواتە گەورەترین گوناه و تاوان ئەوەیە کە شەریک لە بۆ ذاتی ئەڵڵا بڕیار بدەی، خوای گەورە هەموو لایەکمان پەنا بدە. جا کاریگەری و ترسناچی شرک کردەوە باشەکان هەمووی پوچەڵ دەکاتەوە. هەر کار و کردەوەیەک دەکەی ئەو کار و کردەوەیانە چەند ساڵ کار و کردەوەت کردی و پێوە ماندی بی و کردەوەی چاکت کردیە، ئەگەر شەریک لە بۆ ذاتی ئەڵڵا بڕیار بدەی مەبەستمان شرکی گەورەیە، ئەو کاتە کردەوەکانت هەمووی هەڵدەوەشێتەوە. بزانە پەروەردیگار لە سوورەی ئەنعام لە ئاەتی 88دا باسی 18 پێغەمبەر دەکا عەلەیهیمو سەلات وەسەلام، لە دوای یەک باسییان دەکا. دەفەرمێ ئەو پێغەمبەرانە ئەگەر نەوەی ئەو پێغەمبەرانە، ئەگەر خزم و کەسی ئەو پێغەمبەرانە، ئەگەر هەر کەسێکی ئەو پێغەمبەرانە و حتا ئەگەر پێغەمبەرەکان خوا نەخواستە بەخۆیان لەو فەرزنا شرکیان کرد وەلەو قەت پێغەمبەران شرک ناکەن، بەس وەلەو فەرزنا ئەگەر پێغەمبەرانی شرک بکەن ئەوە هەموو کردەوەکانی هەڵدەبەشێتەوە. دەفەرمێ وەلەو ئەشرەکوا لەحەبیط عنهم ما كانوا يعملون، پەروەردیگار دەفەرمێ ئەگەر بێ و شەریک بکەن ئەوانە هەر هەموو کردەوەکانیان بەتاڵ دەبیتەوە. خوای گەورە پەنامان بدە. جا مادام ئەوە لە پێغەمبەران قبول نەکرێ عەلەیهیمو سەلات وەسەلام و لە هیچ کەسێ قبول نەکرێ، لە خزم و کەسی ئەوان قبول نەکرێ، ئێمە چین جاری وهەیە شەریک لە بۆ خوای پەروەردیگار خەڵکی وهەیە بڕیار دەدا و جا بەناوی ئەوەی ئەمن کوڕی فلانم، کوڕی مەلام، کوڕی شێخم، کوڕی حاجم، کوڕی هەڵچێی هەرچێ خزم و کەسی هەرچێی خوای پەروەردگار لێت قبول ناکە و کردەوەکان بەتاڵ دەکاتەوە. خوای گەورە پەنامان بدە. و بە پێغەمبەری پێشەوا دەفەرمێ عەلەیهی سەلات وەسەلام خاتەم الئەنبیا دەفەرمێ ولقد أوحي إليك وإلى الذين من قبلك لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين. وحی کرایە لە بۆ لای تۆ، سروش کرایە لە بۆ لای تۆ، لە بۆ گەلانی پێشت و لە بۆ پێغەمبەرانی پێشە توش، ئەگەر هەر کاتێک شرکت ئەنجامدا هاوبەشت لە بۆ خوای پەروەردگار بڕیاردا، کار و کردەوەیەکت کرد خالیسەن لە بۆ خوای پەروەردگار نەبوو، یان خوای پەروەردگار کەسێکت بڕیاردا لەگە شەریک بی لەگە خوای پەروەردگار و لەگەڵ خوای پەروەردگار هاوتات کرد، ئەو کاتە هەر کار و کردەوەیەکی چاکەت کردی هەمووی هەڵدەوەشێتەوە. زۆر خەتەرە بەڕێزان مسلمانان خوشکان برایان، بەڕاستی دەبی زۆر ئاگاداری عیبادەتەکانمان بین. ئێمە بۆ ئەوە دروستکراینەوە تەنها خوای پەروەردگار بە تاک و تەنها بپەرستین و کەسی لەگەڵ نەکەینە هاوبەش، لەبەڵ ئەوەی ئێمە لۆ ئەوە دروستکراینە عیبادەتی خوا بکەین، نەک لە بۆ ئەوەی دروستکراینە بچین کەسێکی تر لەگەر ذاتی ئەڵڵا العیاذ بالله بکەینە شەریک و هاوبەش لەگەڵ خوای پەروەردگار. جا خاڵێکی تر لە هۆکاری شرک کە دەبیتە هۆکاری ئەوەی بێبەشبوونت لە ڕەحمەتی خوای پەروەردگار، بێبەشبوونت لە چوونە بەهەشت خوای گەورە پەنامان بدە. کەسێک ئەگەر شەریک لە بۆ خوا بڕیار بدا و تۆبە نەکاو لەسەر ئەو حاڵێ بمری، ئەو کاتە لە بەهەشت بێبەش دەبی و بە هەمیشەیش لە دۆزەخدا دەبینێتەوە. خوای گەورە پەنامان بدە. بزانە پەروەردیگار دەفەرمێ دەربارەی بەنی ئیسرائیل دەفەرمێ لقد كفر الذين قالوا إن الله هو المسيح ابن مريم. خوای پەروەردگار دەفەرمێ ئەوانە کافر بوون بە بێگومان، یعنی بەبێ دوودڵی بە دڵنیایی ئەوانە کافر بوون کە گوتیان عیسای کوڕی مەریەم خوایە العیاذ بالله. وقال المسيح يا بني إسرائيل، بەڵام عیسای کوڕی مەریەم زانە پێیان دەڵێ دەفەرمێ ئەینەوە ئیسرائیل یا بني إسرائيل اعبدوا الله ربي وربكم. دەفەرمێ ئەنگۆ پەروەردگار بپەرستن کە ئەو پەروەردگارە هەم پەروەردگاری منە و هەم پەروەردگاری ئێوەشە. کەواتە پێیان دەڵێ ئەمنش بەندەم وەکو ئێوە، ئەمن بەندەی خوام، ئەمن هیچ شتێکم لەدەست نییە، کەواتە ڕەب العالەمین بپەرستن هەم پەروەردگاری منە و پەروەردگاری ئێوەشە. إنه من يشرك بالله دەفەرمێ بە بێگومان هەر کەسێک شەریک لە بۆ خوا بڕیار بدا فقد حرم الله عليه الجنة. هەر کەسێک شەریک لە بۆ خوا بڕیار بدا خوای پەروەردگار بەهەشتی لەسەر حرام دەکە. خوا پەنامان بدە. زۆر خەتەرە بەڕێزن، پێویستە ئاگاداری خۆمان بین، پێویستە هەر کار و کردەوەیەک دەکەین نیەتمان لە بۆ خوابی، هاتنە مزگەوتمان لە بۆ خوابی، نوێژ دەکەین لە بۆ خوابی، هیچ کەسێکی تر لەگەڵ ذاتی ئەڵڵا جەل جەلالوه
نەکەینە هاوبەش لە بۆ خوای پەروەردگار هەر کەسێک کە شەریک لە بۆ خوا بڕیار بدا فقط حرم الله عليه الجنة ومأواه النار وجێگەی حمانەوە و حەسانەوەشی ئاگرە خوا پەنام بدا وما للظالمين من أنصار بزانە بووە هیچ کەسێکیش نییە یارمەتی دەری ئەو زالمانە بی بزانە بە چەند شت پێناسەی کردینە دەفەرمێ خوای پەروەردگاری منە و پەروەردگاری ئێوەشە و دەفەرمێ هەر کەسێک شەریک لە بۆ خوا بڕیار بدە خوای گەورە بەهەشتی لەسەر حەرام دەکا و جێگەی ئاگرە و بە زالمیشی دانێ دەفەرمێ ئەوانە زالمیشن و هیچ یاریدەدەرێکیان نییە کە یارمەتیان بداتون و لە ئاگری دۆزەق بێنە دەرێ لەبەرەوەی ئەوانە شەریکیان لە بۆ خوا بڕیاردایە و تەوبەشیان نەکردی هەتاوەکو مردینە لەسەر ئەو شرک و کوفرە مردینە ئەوە جێگەیان دۆزەخە و خوای گەورە پەنامان بدە لە ئاەتێکی تردا پەروەردگار دەفەرمێ إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ومن يشرك بالله فقد افترى إثما عظيما خوای پەروەردگار جگە لە شرک لە هەموو تاوانێک خۆش دەبی تەنها لە شرک خۆش نابی لە هەموو تاوانەکان کە خۆش دەبی لە کەسێک کە بیەوێ خوای پەروەردگار لێ خۆش بی ولا ئاەتێشکەدا دەفەرمێ فقط ضل ضلالا بعيدا هەر کەسێک شرک لە بۆ خوا بڕیار بدە ئەوە دوور کەتەوە لە ڕاستە شەقامی خوای پەروەردگار بە دوورکەوتنەوەکی زۆر بە گومڕایەکی زۆر لە ڕاستە شەقامی خوای پەروەردگار بە دوور کەتەوە جا پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام جابری کوڕی عەبدوڵڵا دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ أتى النبي صلى الله عليه وسلم رجل فقال يا رسول الله ما الموجبتان دەفەرمێ پیاوێک کاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام پرسیاری لە پێغەمبەر کرد فەرمووی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئەو دوو شتە چنە کە دوو شت واجب دەکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام فەرمووی من مات لا يشرك بالله شيئا دخل الجنة هەر کەسێک بمری هیچ شەریکی لە بۆ خوا بڕیار نەدابی دەچێتە بەهەشت واتە کەسێک ئەگەر مرد و لەسەر تەوحید ژیا و لەسەر تەوحید مرد ئەو کاتە واجبەکە بچێتە بەهەشت خوای پەروەردگار وعدەی داوە ئەوانە دەباتە بەهەشت و هەر کەسێکیش ئەگەر ومن مات يشرك بالله شيئا دخل النار رواه مسلم هەر کەسێکی شەریکی لە بۆ خوا بڕیار دابی لەسەر ئەو شیرکە مردبی تەوبەی نەکردبی ئەوە دەچێتە ئاگر و بە هەمیشەی لە ئاگردا دەمینێتەوە خوای پەروەردگار بمان پارێز جا بەڕێزان ئەگەر کەسێک لەسەر شرکی گەورە مردبی ئەو کەسە بەو شێوازە مردوی و لەسەر شرک مردوی ئەوە خالیدن مخەلدن فی النار لە ئاگری دۆزەخدا دەمینێتەوە بە هەمیشەیی خوای پەروەردگار لێی خۆش نابی و لە جەهەنەم دەری نایێنی بەهەشتی لەسەر حەرامە بەڵام ئەگەر کەسێک شرکی گچکە کردبی لەبەرەوەی شرک دوو جۆرە جۆریان ئەوەیە کە لە ذات و صفات کەسێکی بکەیە هاواتای خوای پەروەردگار و هاوتای خوای پەروەردگار یان لە بەدیهێنەراتی بیکەیە هاوتای خوای پەروەردگار یان لە پەرستن بیکەیە هاوتای خوای پەروەردگار ئەوە شرکی گەورەیە و لەسەر ئەوەش کە تەوبە نەکەی و نەگەڕێەوە بمری جێگەی دۆزەخە ئەو کەسە خوای گەورە پەنامان بدە بەڵام هەندێک شتی تر هەیە کە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام دەفەرمێ هەر کەسێک ئەگەر ڕیایی بکە خوای پەروەردگار دەفەرمێ ولا يشرك بعبادة ربه أحدا هر کەسێک کە عیبادەتی خوا بکە نابی هیچ شەریک بکاتێ بەڵام جاری وایە خەڵکێک دەبینی پێی خۆشە خەڵک بیبینی ڕیایەکی تێدا دەکا لە کار و کردەوەیەک لە خێرێک ڕیایەکی تێدا دەکا ئەوە کە تەوبەی بکاتن و خوای پەروەردگار لە گوناهەکانی خۆش دەبی ئەگەر تەوبەش نەکا ئەوە هەروەکو زانایان دەفەرمون ئەوە بە ئەبەدی لە دۆزەخ نامینێتەوە دەکەویتە بەر مەشیئەتی خوای پەروەردگار خوای پەروەردگار ئەگەر لێی خۆش بی ئەوە فیغفر الله لمن یشاء ويعذب من یشاء خوای پەروەردگار خۆش دەبی لەو کەسێک کە بیەوە لەو کەسێک کە بیەوێ سزای بداتن یا ڕەبی خوای گەورە لە خاتی گەورەی خۆ و ناو سیفاتەکانی لە ئێمەش خۆش بی بەبەر ڕەحمەت و بەبەر مەشیئەتی خۆی مان بێخی لە گوناهەکانمان خۆش بی جا بۆیە بەڕێزان لەگەڵ ئەوەشدا نابی لە ڕەحمەتی خوای پەروەردگار مەیوس بین و بێئومێد بین ئەگەر تا ئێستاش هەر شتێکمان کردیە کە ڕیاییمان تێدا کردبی کە قسەکمان تێدا کردبی کە پێمان خۆش بی خەڵک مەتعمان بکە کە جاری وا هەیە ئینسان تووڕە دەبی ئەگەر کوفرێکی بەسەر زاردا هاتبی شتێکی بەسەر زاردا هاتبی یان گومانێک لۆ دروست ببی با تەوبەی لێ بکەین و بگەڕێنەوە لەبەرەوەی خوای پەروەردگار دەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله پێیان بڵێ بەو بەندە باشانەی من ئەوانەی کە زیادە ڕەویان کردێ لەسەر نەفسی خۆیان زولمیان لە خۆیان کردێت گوناه و تاوانیان کردیا بە هۆکاری گوناه و تاوان
دوورکەتینەوە لە ڕەحمەتی خوای پەروەردگار و با تەوبە بکەن بگەڕێنەوە بێنەوە ناو ڕەحمەتی خوای پەروەردگار. إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. لەبەرەوەی خوای پەروەردگار لە هەموو گوناهەکان خۆش دەبی. هەر کەسێک ئەگەر پێش مردنی تەوبە بکاتن و بگەڕێتەوە تەوبەکی نەسوح و بە خالیس و مخلیسی بگەڕێتەوە لای پەروەردگار، واز لە خراپەکان بینی ڕوو لە خوای پەروەردگار بکە، خوای پەروەردگار تەوبەی لێ قبول دەکا. یا ربی خوای لە خاتی گەورەی خۆت لێت دەپاڕین و بەناوە جوانەکانت بە سیفەتە بەرزەکانت بە ئیسمی ئەعزەمت خوای تەوبەمان لێ قبول بکەی، خوای لە گوناهەکانمان خۆش بی، خوای قەڵەمی عەفو بەسەر گوناهەکانمان دابینی. یا ربی خودای مسلمانان لە هەر جێگا و لە هەر شوێنێ و لە هەر شوێنێک هەن، یا ربی خودای سەرکەوتیان بکەی، بیان پارێزی ڕەحمیان پێ بکەی، خوای بارانی بە ڕەحمەتمان لە بۆ بارێنی، خوای بەرەکەتی ئاسمانمان بەسەردا بڕژێنی، خوای بەرەکەتی عاردیمان لە بۆ دەربینی. یا ربی خودای بە ڕەحمی خۆت ڕەحم بە ئێمە و بە هەموو مسلمانان بکەی. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار.